بۆ سەر بەخۆیی بە تاکی تەنیاش بم تەحت پرسیارەتەکە هەر ئەەکەم. لێوە سەردا خەڵجات بخێ لاسترانە
بابي برا جوري رابي جورا
ساڵە لە یاد ناچی ئەی کوردستان هەمیشە تۆ لە دڵمانەوە وەک هەناسە لە گەرودا هەیە هەمیشە تۆ لە بنمانای خەم نەتگیرێ لێ ناگەڕێ ئەم بارات بسوتێن جارێکی تر نیشتیمان ئازادەکەین لە خوێن بژین ئێمە پشمەگەین هەتا ماوین نەژین نیشتیمان ئازادەکەین لە خوێن بژین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێک و شەریک نابەزین نابەزین و نابەزین و نابەزین قهرمانی هەیژیان و شۆڕشین جان فیداکارین نەڕێگەی میلەتا قهرمانی هەیژیان و شۆڕشین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین نابەزین جەنگاوەرین نابەزین ئێمە کوردین تێک و شەریک نابەزین نابەزین و نابەزین و نابەزین ای بزینی ای مرینی نابزی دشمنی نپاک هزاریزی همه ای بزینی ای مرینی نابزی ایما کردین نابزی جنگاورین نابزی ایما کردین نابزی جنگاورین نابزی ایما کردین بکشرین نابزی نابزی و نابزی و نابزی
me ho yaman düş ben kefte şu kame ho yaman na khude du habben jalista me ho yaman peşmer gavşur mashame ho yaman na khude reber u seru keme ho yaman deng ve dame şu yame ho yaman na khude
هەولێر باوەش بۆ بارزانی دەکاتەوە. هەولێر ئەمڕۆ بۆ بارزانی ڕابەر و سەرۆکی خۆی دەکاتەوە. هەولێر ئەمڕۆ لە نێودڵ و هەناسەی خۆی بە بارزانی دەڵێ پارێزەری کوردستان، پێشگەی کوردستان، خۆشەویستی نێودڵی هەمووان، بەخێر بێی بۆ هەولێری سەنگەری خۆت، بەخێر بێی. بەخێر بێی بۆ هەولێری شاری خۆت، بەخێر بێی. بەخێر بێی بۆ هەولێری ڕەشماڵی پڕ لە وەفاداری خۆت، بەخێر بێی. هەولێر و بارزانی، بارزانی و هەولێر، هەولێر و پارتی، پارتی و هەولێر مەحاڵە لێکدا ببڕێن. هەولێریەکان ئەمڕۆ یەک دەنگ، هەولێریەکان ئەمڕۆ یەک ڕەنگ، هەولێریەکان ئەمڕۆ یەک هەناسە هاوار دەکەن. مارماری خۆتە سەرۆک، شار شاری خۆتە سەرۆک. هەولێریەکان ئەمڕۆ بە یەک دەنگ هاوار دەکەن. کەسمان ناوێ لە تۆ زیاتر ئەی بارزانی. خوێنمان، ڕۆحمان، دڵمان، گیانمان فیدای تۆ بێ ئەی بارزانی. جەماوەری خۆشەویست، هەولێریە بە شەرەف و سەربەرزەکان، شاری ئاوەدانی، شاری بەیەکەوە ژیان، شاری ئاشتی، شاری قوربانیدان. بەڵێ بەڵێ ئێرە هەولێرە، هەولێر هەولێرە هەر بەسەرکەوتن فێرە. شاری شەهامەت مارەباب، شاری ئازادی خوازان بابی بابم، شاری میهرەبان جۆزم هەولێر، قەڵای سەختی پارتی چاوەکەم جەرگم هەناسەم هەولێر. پشت و پەنای بارزانی هەولێر، هەڵڵا 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 لە هەولێر. سڵاو لە تۆ قەڵاتەکە هەولێر ئەمڕۆ قەڵاتی منارەی حەیرانی شەقامی کۆڵانی. یەک دەنگ، یەک ڕەنگ، یەک سەدا، یەک هاوار، هاوار دەکەن. 1 ملیۆن نا 2 ملیۆن هاوار، 3 ملیۆن هەناسە، 4 ملیۆن چاو، 5 ملیۆن گیان، 6 ملیۆن دڵ فیدای تۆ بێ ئەی بارزانی. جەماوەری خۆشەویست، هاوڵاتیانی بەڕێز، جارێکی دیکە لە پای تەختی ئازادی خوازانەوە بەخێر بێن. ئێستاش وتاری بەخێراتن لەلایەن دکتۆر پشتیوان سادق، بەرپرسی مەکتەبی ڕێکخستنی پارتیمان لە هەولێر دەخوێندرێتەوە. با بەڕێزیان بفەرمووێ.
بەناوی خودای گەورە و میهرەبان بەخێر بێن ئەی جەماوەری ئاشتی پەروەری هەولێر بەناوی ئێوەی سەکۆی بڵندی ئازادی و شۆڕش بەناوی کەسوکاری سەربەرزی شەهیدان بەناوی پێشمەرگەکانی شاخ و دەشتەکانی ئەم وڵاتە بەناوی کوڕ و کچانی قەڵا و منارە بەناوی دایک و خوشکەکانمان کۆڵان بە کۆڵانی ئەو هەولێرە بەناوی دڵسۆزانی وڵات لە هەموو شار و شارۆچکە و گوندەکانی هەولێر بەخێرهاتنێکی زۆر گەرمی ڕابەر و ڕەمز و ئومێدی هەموومان جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەکەین. خەڵکی هەولێر لە بیرتانە جەنابی سەرۆک هەولێر هەر هەولێرە هەروەها بەخێرهاتنی بەڕێزان جێگرانی سەرۆک و ئەندامانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی و هەموو لایەک دەکەین زۆر بەخێر بێن. هەڤاڵان جەماوەری کورتپەروەر و پارتی پەروەری هەولێر ماندوو نەبن ئێمە هەر لە ئێستاوە لە چاوی گەشی ئێوەوە سەرکەوتن دەبینین ئێوە ئیرادەی خەڵکی کوردستانن هەر بۆیە سەرۆک بارزانی بەشێک لە ڕوح و ئیرادەی خۆی بەسەر ئێوە دابەش کردووە و جەنابیان نوێنەری ئیرادەی هەموو نیشتیمان پەروەران و ئازادی خوازانە. ئەی خەڵکی خۆشەویستی شارەکەم هەولێر ئەی دڵسۆزانی کوردستان دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان پارتی بەڕابەرایەتی سەرۆک بارزانی چرایەکە بۆ هەمووتان بەبێ جیاوازی ئەو چرایەی کە شەو ئەنگوستە چاوەکانتان بۆ ڕووناک دەکاتەوە خەونەکانتان دەهێنیتە دی. بەڕێز جەنابی سەرۆک ئامادەبوانی بەڕێز خەڵکی هەولێر بە وەفایە و دوێنێ و ئەمڕۆ دەبینیتن هەولێر لە بیری ناچێت کە کەسانێک دوێنێ دەیانگوت هەولێر گوندێکی گەورەیە بەڵام ئێستا هەمومان دەبینین هەولێر لە سایەی حکومڕانی پارتی و ڕابەرایەتی جەنابتان چۆنە. ئەمڕۆ هەولێر یەکێکە لە پایتەختە سیاسی و دیبلۆماسی و ئابووری و ئارامە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. خەڵکی هەولێر خەڵکی کوردستان باش دەزان و دەبینن کە هیچ شارێک نەک لە عێراق و کوردستان بەڵکو لە ناوچەکەشدا بەقەد هەولێر ڕۆژانە پرۆژەی گرنگ و استراتیژی تیادا ئەنجام نادرێت. ئێمە لە هەولێر دەزانین ڕکابەرەکانمان هیچیان پێ نییە و تەنها حەسوودی بەم کارە جوانانەی حکومڕانی پارتی دەبن. ئێمە لە هەولێر دەزانین ڕکابەرەکانمان دەیانەوێت بەرچاوی خەڵک بە ناحەق ڕەش بکەن و بێ ئومێدی لە ناو خەڵک بڵاو بکەنەوە. بەڵام خەیاڵیان خاوە دروشمی ئەوەی گوتمان کردمان دروشمی ئێوە هاتو هاوار دەکەن و ئێمە بە پرۆژە و کردار وەڵامتان دەدەینەوە. لە کۆتاییدا دەڵێن بەخوا پارتی جیاوازە تخوا هەمووتان ئەو جیاوازیە ببینن دەنگتان هێستانە ئێمەش پێویستمان بەو دەنگە جوانەی ئێوەیە خۆتان و وجدانتان ئەم دەنگە جوانەتان بدەنە پارتی کە حیزبی هەمووتانە هەتا پارتی بەهێزتر بێ کوردستان بەهێزتر دەبێ. وەسەلام عەلەیکوم زۆر بەخێر بێن سەرچاو. ڕەشبەڵەکی هەولێریانە ئەمڕۆ سۆز و بەڵێن و پەیمانە ئەمڕۆ هەولێریەکان وەفادار هەولێریەکان بە نمەک هەولێریەکان یەکجار قسە دەکەن هەولێریەکان یەکجار وعد دەدەن وعدی هەولێریەکان وایە هاوار دەکەن سۆز و پەیمان و بەڵێن بێ نەک تەنها دەنگ ڕۆح و دڵ و گیان و خوێنمان فیدای تۆ بێ ئەی بارزانی. کاندیدەکانی پارتیمان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیستی 275 لیستی هەڵوێست و خۆراگری لیستی نەبەزین و خۆنە چەماندن لیستی کوردستان یان نەمان لیستی خوێنی شەهیدان لیستی قوربانیدان و سەنگەر و داستان. کاندیدەکانمان لە بازنەی هەولێری ئاوەدانی و بەیەکەوە ژیان هەولێری
قەڵات و سەفین و قەرەچووغ هەولێری مەردان هەولێری خۆنە چەمێن بازنەی کەرکووک کەرکووکی دڵ و ناسنامە گڕ و بڵێسەی باوە گوڕگوڕ و تەسلیم نەبوون گەرمیان و چەمچەماڵ و گەرمە سێری پڕ لە ژان کاندیدانمان لە بازنەی بەغدا و دەوروبەری دەشتی نەینەوە شەنگال زمار سەحێلای خۆراگر شێخان بەردەڕەش و دەوروبەری دهۆکی قەڵای سەرسەختی پارتی زاخۆکە دەلال ئاکرەی نێرگز ئامێدی سەرکەش و تەواوی دەڤەری بادینان سلێمانی هەڵەبجە دەشتی شارە زور ڕانیا قەڵات زەی جوامێری و کۆڵنەدان ئێستاش وتاری هەڤاڵی بەڕێز مەحموود محەممەد بەرپرسی لیژنەی باڵای هەڵبژاردن پەیامی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان پێشکەش دەکات با بەڕێزیان بفەرموێ. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز جەنابی سەرۆک بەڕێزان جێگرانی سەرۆک بەڕێزان بەرپرس و ئەندامانی دەستەی کارژێر و مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی ئەنجومەن و دەستە و دەستگا و ئەندامانی پەرلەمان وەزیرە بەڕێزەکان بەرپرسی لق و بەشەکان کادرانی حزبی و حکومی ڕیشسپی و پیاماقوڵان کەسوکاری سەربەرزی شەهیدان فەرماندەی پێشمەرگە دلێرەکان دام و دەستگا ئەمنیەکان ئافرەتان قوتابیان و لاوان مامۆستایانی ئاینی سەندیکا و کۆمەڵە و ڕێکخرا و سەنتەرەکان کرێکاران جوتیاران وەرزشوانان کۆمەڵە و ڕێکخرا و فەرمانبەران ڕۆشنبیران نووسەران ڕۆژنامەنووسان گەنجان کوڕان و کچان و ڕۆڵەکانی داهاتووی ئەم گەلەمان کاندیدە بەڕێزەکان بەناوی خۆم و بەناوی سەرجەم ئەندامانی لیژنەی باڵای هەڵبژاردنی ئەنجومەنی بەخێراتنێکی گەرمتان دەکەین بۆ کۆتا ئاهەنگی بانگەشەی هەڵبژاردن. ئامادەوانی بەڕێز ڕێگام بدەن بە ناوی ئێوەی بەڕێز و بە ناوی خۆمانەوە بەخێراتنێکی گەرمی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بکەین. بەڕێز جەنابی سەرۆک دوابەدوای ڕێنمایی و ئامۆژگاریەکانی بەڕێزتان لە ئاهەنگی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن کە کادر و ئەندامانی پارتی و پەیڕەوانی ڕێبازی بارزانی بە شێوازی ئارام و مەدەنیانە و دوور لە زمانی زەبر و گرش بانگەشەی هەڵبژاردن بکەن. لێرە وەکو لیژنەی باڵای هەڵبژاردن ڕایدەگەێنین کە هەڤاڵانمان و جەماوەری خۆشەویستی پارتیمان ئیلتیزامی تەواویان بە ڕێنمایی و ئامۆژگاریەکانی جەنابەت کردووە. هەروەها سوپاسی هاوڵاتیان دەکەین لە تەواوی شار و شارۆچکەکان لە گەڕەک و کۆڵانەکان کە بە ڕووخۆشی ئەم چەند هەفتەیە
هاوکار و یارمەتیدەر و لێبوردە بوون لەگەڵمان. سوپاسی تەواوی ئۆرگانەکانی پارتیمان لە بنکە و ڕێکخرا و لیژنەی ناوچە و لق و مەکتەبی ڕێخستن و بەشەکانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی باڵای تێکۆشەران و دەستگای ئەیلول و گوڵان و دەستەی چاودێری و بەدواداچوون و هێزەکانی خەبات و هەیئەی ڕۆشنبیری پێشمەرگە هەروەها محوەر و تیم و بازنەکان دەکەین کە بەو پەڕی دڵسۆزی و هەست بە بەرپرسیارەتی هەم ئەرکەکانیان ئەنجامدا هەم ڕێنمایەکانیان جێبەجێ کرد. هەروەها شایستەیە سوپاس و پێزانینمان هەبێت بۆ تەواوی دام و دەستگا ئەمنیەکانی هەرێم کە بەو پەڕی لێهاتووی و چاوکراوەیی ئەمنیەتی تەواوی چالاکیەکانیان دابین کردووە. سوپاسی تەواوی دام و دەستگا ڕاگەیاندنەکان لە تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە و گۆڤار و سۆشیال میدیا بە سایت و پەیجەکانەوە دەکەین کە هاوکارمان بوون. هەروەها سوپاسی تاکتاکی ئەو کەس و ئۆرگانانە دەکەین کە بە شێوەیەک لە شێوەکان هاوکار بوون لە بەڕێوەچوونی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستی 275 پارتیمان. جەنابی سەرۆک، هەڤاڵان ئامادەبوانی بەڕێز، پەیام و بەرنامە و دروشمی لیستی 275 بۆ پرۆسەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئاستی ڕوودا و گۆڕانکاری و ئالەنگاریەکاندا بوون. بەرنامەکەمان بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێم و عێراقە لەژێر ناونیشانی هاوبەشی هاوسەنگی سازان بەو هیوایی کە ڕۆژانی دەنگدان خەڵکی خۆڕاگەری کوردستان متمانە و پشتیوانیان بۆ پارتی و ڕێبازی بارزانی دووبارە بکەنەوە و بە ملیۆنێک و زیاتر کاندیدەکانمان ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن. ئامادەبوانی بەڕێز، ڕێگەم پێ بدەن بە ناوی ئێوەی بەڕێزەوە بە ناوی لیژنەی باڵاوە داوا لە زۆر بەڕێز جەنابی سەرۆک بکەین چۆن لە ئاهەنگی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن بە وتارێک ڕێنمایی و ئامۆژگاری کردین وەکو نەخشە ڕێگا پەیڕەویمان لێ کرد. ئێستاش بە وتارێک لە کۆتا ئاهەنگی بانگەشەی هەڵبژاردن بۆ قۆناغی دوای بانگەشەی هەڵبژاردن بە ڕێنمایی و ئامۆژگاریەکانی بەرچاوڕوونی بە ئێمەش و بە هاوڵاتیانیش بدات بۆیە داوا لە جەنابیان دەکەین با بفەرموێن بۆ سەر ستەیج.
بە ناوی خۆی گەورە و مێرەبان خوشک و برایانی خۆشەویست هەواڵانی بەڕێز خوشحالیم وەسف ناکرێ کە ئیمڕۆ لە خزمەتی ئێوەدام هەمووتان بەخێر بێن سەرسەر و سەرچاوان خۆشەویستان ئامادەبوونی ئێوە بەم حەماسەتەوە بەم معنەویاتە بەرزەوە هەمیشە ئومێدبەخشە بۆ ئێمە هەروەک ئاگادارن سێ چوار ڕۆژمان ماوە بۆ هەڵبژاردن هەڵبژاردن ڕاستترین ڕێگەیە بۆ ئەوەی گەل بڕیار لە چارەنووسی خۆی بدات و ڕێی خۆی بدات و بەنسبەتی ئێمە مەسەلەیەکی مەبدەئیە هەڵبژاردنی ئەم جارەش ئێمە زانین گۆڕانکاری بەسەر کورسیەکاندا نایە چونکە پێشوەختە کورسیەکان دەستنیشان کراون بەڵام بەشدار بووین لەبەر دوو هۆی سەرەکی یەکێکیان زۆر لە دۆستان و هاوخەباتان لەناو عەرەبەکانیش و دۆستەکانمان لە دەرەوەش هەموو داوایان کرد کە بەشدار بین و پەیامی زۆر ئەرێنیمان پێگەیشت لە زۆر لە دۆستانمان لە هاوخەباتانمان لە بەغدا کە ڕەنگی ئەم هەڵبژاردنە ڕاستە کورسیەکان ناگۆڕی بەڵام ڕێگا خۆشکەر دەبی بۆ ئەوەی عملیەی سیاسی لە عێراق بگەڕێنینەوە بۆ سەر ڕێگەی ڕاستی خۆی کە ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆیە ئێمە بەشدار بووین و لەگەڵ ئەو دۆستانە ئەو هاوبیرانەی کە وا بیرەکەنەوە کە عێراق پێویستی بەوەیە چاکسازی بنەڕەتی تێدا بکرێ ئێمەش لەگەڵ ئەوان دەستە خەینە ناودەست و هەموو هەوڵێک ئەدەین هۆی دووهەم بۆ ئەوەی سەنگی پارتی پیشانی هەموو لایەک بدرێ بۆیە داواتان لێ دەکەم هەرچەندە لەو قەناعەتەم کە ئێوە پێویستیتان بە تەوسیە نییە بەڵام دەنگدەن بە لیستی 275 بۆ ئەوەی وەڵامێک بی بۆ هەموو ئەوانەی کە بە خیاڵ دەژین هەواڵان پارتی بەرچاوی ڕوونە پارتی ئەزانی چی دەوێ و ئەزانی چ دەکات هەروەک گوتم ئەگەر ئەم هەڵبژاردنە ئەو دەرفەتەی ڕخساند کە لەگەڵ خەباتان و دۆستانی ترمان بتوانین چارەسەری وەزعەکە بکەین و عملیەکەی سیاسی بگەڕێتەوە بۆ ڕێگەی ڕاستی خۆی ئەمە بەرنامەی پارتی دەبی بەرنامەی پارتی دەبی بۆ داهاتوو یەک یاسای هەڵبژاردن ئەبی بگۆڕدرێ بگەڕێتەوە بۆ یەک بازنەیی لەسەر ئەساسی لیستی حیزبی یا لیستی نیمچە کراوە بەم قانونەی کە ئێستا هەیە قانونێکی ناعادلە قانونێکە مافی هەموو لایەک بزر دەکات تەنهای چەند لایەنێک کە بە کەیفی خۆیان دانڕشتووە لەبەرەوە ئەم قانونە بەکەلکەوە نایێت و کارێکی جددی دەکەین بۆ ئەوەی ئەم قانونە بگۆڕدرێت معقول نییە کورسیەک لە هەولێر بە 40,000 دەنگ بی ڕێژەی بەشداربووان 70-80 لە سەد بی بەڵام لە پارێزگایەکی تر لە عێراق لە جنوبی عێراق
همان کرسی به 2000 دنگ بی رژای بجدار بوانیش 620 یا حتی کم تریج بی. دو هول دادین بو دامزراندنی انجمن فدرالی یا مجلس اتحاد که اما زامن اگدبی بو مافی حریم و مافی پارزگاکانی تری عراقیش یاسایک به پی دستور بو ضریبه و رسومات در بچید ماده 140 نه لبیر دکره نوازی لیدینین ابی جبجه بکره و لیره دمدموه با خوشکو برایانه نوچکانی در و اداره هریمن پیان بدیم دل نیابن ایوه لنو دلی امدان در کردنی یاسای نو تو غاس به شیوه که بگنجه لگل دستور بووی تر هیچ بهانه یک نمینی به دست اوانه که یاری به هموش دیده کن لبغدا قربوی زیان لکوتوانی انفال کراوان و کیمیاباران و دهاتی ویران کراو اما ارکی حکومت عراق ابی جبجه کد لهموی گرنگتر هوای گرانوی عراق بو سر سه بنماکی که لسر اساسی او سه بنمایا عراقی تازه درست کرا 2003 اویش هاوبشی هاوسنگی سازان لکنفرانسی لندن پیش روحانی رژیم اتفاق کرا لسر ام سه بنمایا و روحی دستور اعلامی لو سه بنمایا ورگرتوه اگر بگرین و باوسه بنامه ایتر هیچ مشکلی یک نامینی لسر تاسری عراق نه لبین حریم و بغداد نه لپارزگاکانی تریش گرانوا بو دستور اما پابندین به دستور کس بقت اما ماندین بو با دستور او وقتش من گوتم هم دستوره به کموکوری نیه بلام بشی او ایجابیاتی تدایا که اما تاییدی دکین و اگر جبجه کرابا زور اکلا و مشاکلانه که رویان دا رویان ندادا اگر اوس بنمایا گرانوا و التزام به دستور کرا ایتر لظلمی مرکزیتی چوسینر نجات مانده بی و همو خلقی عراق با آسودهی جیان دوات سر و چیتر کس ناتوانی به پی مزاجی خوی یاری به سلی موچه و بودجه حریم و موچه خلق حریم کد که جگل و ظلمه کی گوره ایهانه کی گورش بو بخوین شهیدانی ایمه که نابی او دوباره ببیتوا همالان تجربه دری خستوه حکم عراق تنها به یک نتوه یا به یک پیکاته ناکره ابی به هاوبشی بی ابی شریک بین اگر بیانوی عراق استقرار کد پیش کوی مشاکلی نمینی گرانوی بو شراکت و یا بلین هاوبشی و هاوسنگی و سازان ایتر همو جهد یک صرف اکین بو اوی اما جبجه بکرد اوی تر هنده جار تهدیدی هنده کس من گویل دوی یا هنده کس وطنیات بخلکی تر دفروشن یا دپرسن آیا ایوه التزامتان به عراق هیا یا نه و کانما عراق ملکی اوانه
لکنفرانسی لندن اساسی او عراق دامانا و رولی سرکی من تیدا بینی لروخاندنی رژیم دیکتاتوری پیشمرگه و خلق کردستان رولی سرکیان بینی لدامزراندنی عراق و دستور خلق کردستان رولی سرکیان بینی بله اما لگل عراقین بلام عراقی که شریک بین هاو سنگ بین هاو بج بین نک عراقی مجموعه یک مافیا بیانوی داگیری بکن و حکمی لب کن اما لگل عراقی که فدرالی دموکراتی فرا نتوهی فرا حزبی فرا آینی فرا مذهبین اما لگل عراقی دکتاتوری نبوین و ناجبین اما برومان بپیک وجیان هیا او فرهنگی بو اما موتوا لکردستان اما پی سربرزین لهمو مناسبات اقدار لهمو شوینک که باسی فرهنگی پیک وجیان دکری لکردستان حزب سربرزیه کی گوره دکین اما ابی او فرهنگی بپاریزین قلتری بکین اما مشکل ما نیه لگل هیچ نتوایک اما و عرب برایکین مشکل ما لگل شوازی حکمرانی که دوای 2003 ما رد کوتین لسر شوای حکمرانی دستور ریگی پیشان داوا بویا اما داوا کین دستور حکم بی بین اما و هر کسی حاکم بی لعراق اما همو نتوو آین و مذهبک دلنیا دکینوا لهریم کردستان که بدل و گیان دیان پارێزین و مافیان پارێزراوە و ئەوەی لە دەستمان بێ بۆ هەموو شوێنە پارچەکانی تری عێراقیش ئێمە بەرگریان لێ دەکەین. ئامۆژگاری ئێمە بوو کاندیدەکانمان هەر وەکو پێشتریش باسم کرد. ئامۆژگاری ئێمە بۆ ئەوان ئەوەیە کە تەنها خۆیان بە نوێنەری هەرێمی کوردستان نەزانن بەڵکو خۆیان بە نوێنەری همو پارێزگاکانی عێراق بزانن و لە هەر کوێژ زوڵم لە هەر تاکێکی عێراقی کرا بەرگری لێ بکەن هەر وەکو بەرگری لە یەکێکی هەولێری یا دۆکی یا سلەیمانی یا کەرکووکی دەکەن. ئێمە ئومێدەوارین که عراق تکلاوی او ململانه امرو که هیا لنوچکه تکلاوی نبی و خلق عراق بپارزده و دور بی هر ناخوشی کو کارساته و عراق نبی تا ساحه ململانه بین او دولتانه و اما کاری که اساسیه و اوی ایمه پیمان بکری بو او مبسته دریغی نه دریغی من کردو نه دریغیش دکن. هشتان هرشي جدي لسر هريم وعراق هيا وك تيرور وبيري تندروي تواو نبوة ولا زور شوين خويان ريخستو توا وبرنامجيان هيا بوكاري تيرورستي اواني كا بهاري دلي خويان ادنالين ترور تواو بوا حقیقت ترور تواو نبوا مترسی دوهم سلی ماده هوشبره که به برنامه که ریک و پیک دیانوی خلقی کردستان تفر و تناب کن مترسی دارترین پلان و مترسی دارترین چک بکارهینانی او ماده هوشبره که خریکن مالی اما ویرانه کن اما بی به همو توانایک برگیری لبکن و هر وها عین برنامه بو همو شوینه که این تر عراقی شبوه بلام یک لکار سرککانی اما او دبی
اوانه بازرگانی به ماده هوشبر دکن، اوانه کارخانه ماده هوشبر یان داناول، چه لحرم چه لبغداد لشوینکانی تر ابی بدرین دادگاه و سزا بدرین چونکه توانباری وان قد نابیتر. لسر وضعی ناخومان لحرم هر وکو برستان ازانن اما سالک بسر حل بجاردن هرم داته پری هر دوی که انجامکان اعلان کران دوامان کرد لهمو لاینکان بین حکمت کی بن کفراوان تشکیل که این کردستان ملکی همومانه هندکیان یا اکثریان نهاتنو معارضه آن حل بجارد اما احترامانه یا بو خیالی اوان مثلا که ما اول سر پارتی و یکتی دوی چندین کوبونوا لبین وفدی پارتی وفدی یکتی لسر دو محوری اساسی ایشیان کرد یک شیوه حکمرانی اداره حکومت اویتر دابرس کردنی پست لسر خالی یکم گیشن اتفاق لسر خالی دوهمیش من توصیه وفدی پارتیم کرد لگل مکتبی سیاسیش که او پریمرونت نشان دن برانبر به یکتی بلان بداخوه او معلوماتی که پیشتریش بوی مدهات که یکتی به تمایه وقت کجی تا حل بجاردنی فدرالی عراق تواق دبی او سا بیر لوب کنه و دین حکومتی آنه طبی او هلو مرجعی پیش انتخابات رنگ دو انتخابات او هلو مرجع و که خوی نمینی و ناشمینی خوشحالین زور که دبینین پروسه آشتی لپارچکان تری کردستان او دستی پی کردوه اما زور امید بخشه و اما به همو توانه یک پشتگیری لو پروسه دکینو امیدوارم انشاءالله خواهی گوره نجاحت بداتن او پروسه به انجام بگد بو وی خیری همو لایکی تیدا بیتنو و جاری کتری شالم به اندازه من خوشحالم با پروسه آشتیه که لپارچکانی تر دستی پی کردوه آینده هوالینم دموی پیتان بلیم و ما بس میشه اوی که دایلیم آینده امیدواره امید اراده برچاورونی پلانه اما آینده که پارتی دیبینی و کاری بوده کار امید من زوره اراده من باهزه برچاو من رونه و پلانی تکمش من هیا پارتی و حکومتی هریم امیدوارین همو لانکان تریش بجدار بن لگلیمه بلام کاروانی آودانی بردوام دبی و ولامی هر کسی کیش که پی ناخوشه یا حسادته با پروژه ولامی دادریته و با قصه نه لیره دا به پیوستی دزانم سپاسی به پایانی پیشمرگه و هزکانی امنی بکم بو پاراستنی سقامگیری و امنو و در فتیان رخصان بو اوی حل بجاردنه که ریکوپیک لکش و اوی که آرام دا برای وقتید زور سپاسیان دکم سپاس بو گلی کردستان بو خوراگریان و دلسوزیان و بانگاشه که آرام انجام درا و لیره دا به پیوستی دزانم سپاسی که به پایان بو همو خلق کردستان
بو ئەو خۆڕاگریەیان کە هەندێک لە بەغداد دەیانویست بە برینی موچەت چووکیان پێدادن و بە حسابی خۆیان خەڵکەکە ڕاپەڕی و ئەم هەرێمە تێکی بدەن. دەستی هەموو یەکەیەکەتان باش دەکەم کە نەتان هێش پلانی ناحەزان سەر بگیرید. سپاس و سلااو بۆ خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان. سپاس بۆ جگران و کارگێری مەکتەب سیاسی و مەکتەب سیاسی و کۆمیتەی ناوەندی و هەموو جەماوەر و کادر و ئەندامانی پارتی بۆ ماندیبوونتان بۆ شەونخوونیتان و بۆ ئەرکی گەورەی کە ئەنجامتان دا. سپاسان دەکەم. سڵاو بۆ هەولێر و بۆ هەموو شارەکان، هەموو شارۆچکەکان، هەموو دێهاتی کوردستان. سڵاوی تایبەت بۆ شار و شارۆچکەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە نە لەبیر دەکرێن نە بەجێتان دێڵین. جارێکی تر سپاسان دەکەم هەواڵینە و دەواتان لێ دەکەم دڵی گیانی شەهیدان شادکەن، دڵی دڵسۆزان خۆشکەن، دەنگ بە لیستی 275 دەن بۆ ئەوەی بەرگری لە ئێوە بکات، بۆ ئەوەی کەرامەتی ئێوە بپارێزی. من سەرکەوتن و ئایندەیەکی گەشتر لە چاوەکانی ئێوەدا دەبینم. لە کوتاییدا هەزاران سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی شەهیدان. ئێوەش هەر شاد و بەختەوەر و سەرکەوتوو بن، بژی کورد و بژی کوردستان و بژیت پێکەوە ژیان. لە کوتاییدا فەرمودەیەکی ئیمام عەلی هەیە، ئەوە بۆ خۆمانە وەکو کورد، بۆ عەرەبەکانە، بە شیعە و سونە، بۆ تورکمانە، بۆ هەموو کەسێکە کە دەفەرمێ لا تظلمن إذا ما كنت مقتدرا فالظلم آخره يأتيك بالندم تنام عينك والمظلوم منتبه يدعو عليك وعين الله لم تنم. أما بو همو لایەکە. ئومێدەوارم هەمیشە لە خۆشیدا بتان بینم و یەک دو سێ ڕۆژمان ماوە ئیتر حەق و حساب هەمووی معلوم دەبی و ئیتر ئەمانەتی خۆی گەورە بن و زۆر سپاس. Azadi,
والله 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 ناي خمس بي ناي خمدوز بي ناي خمسيز بي هر امرو بيتان دليم سركوتنت بيروز بي هولير بارزانيت بيروز بي هولير پارتیت پیروز به هولر سرورید پیروز به هولر آودانیت پیروز به هولر سرکوتنت پیروز به کردستان وڵاتی زام و خوێنی شەیدان دۆچی دەلال سلێمانی کەرکووکی دڵی کوردستان ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە هەولێرەوە سڵاوتان لێبێ سڵاو لە خۆراگریتان هەولێریەکان دار بەڕوو دەکەن بە خەڵەم قەڵات دەکەن بە سندوقی دەنگدان بە مەرەکەب نا بە خوێن دەینووسن بەڵێ 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 بۆ بارزانی جەماوەری خۆشەویست جەماوەری خۆراگری کوردستان ئێستاش لە هەولێری پایتەختەوە لە قەڵای ئازادی خوازان دەنجێک لە قەڵا و منارە ئێوە و دانا عەبدولجەبار دەنجی دێرینی هەولێریەکان لەگەڵ نازدار جزیری دەنجێک لە ئامەد و ماردین و ئارارات ئێوارەی سەرکەوتنمان دەڕازێننەوە با بفەرموون زۆر سپاس سڵاو ڕێز لە هەولێری پایتەختەوە لە هەولێری سەربەرزەوە سڵاو بۆ هەموو لایەک سڵاو بۆ جەنابی سەرۆک بارزانی بۆ جەنابی سەرۆکی هەرێم بۆ جەنابی سەرۆکی حکوومەت خۆشحاڵم ئەمڕۆ لەم ئاهەنگەدا بەشدارم لەگەڵتان بە هیوای ئەوەم چەند گۆرانێکی خۆشتان پێشکەش بکەم یەکەم دەستپێکیشم بە گۆرانیەکە بۆ هەولێری پایتەخت بفەرمونون سپاس ناتوانم بێت تۆ ناتوانم هەولێر هەم لە دڵمای هەم لە جانم هەولێر ناتوانم بێت تۆ ناتوانم هەولێر هەم لە دڵمای هەم لە جانم هەولێر هەولێر هەولێرە هەولێر هەولێرە سەری قەڵاتە هەولێر بنی بەژێرە هەولێر قەڵای مەردانە هەولێر هەمیشە جوانە هەولێر پایتەختەکەی کوردستانی هەولێر لە نەوجێ
جێگای ئازیزانی هەولێر پایتەختەکەی کوردستانی هەولێر لە نەو جێگای غەریبانی هەولێر وای ڕەنجینی میهرەبانی بۆ هەمووانی هەولێر 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 هەولێرە سەری قڵاتە بنی بەژێرە قەڵای مەردانە هەمیشە جوانە پەناگەمان هەولێر خۆشەویستی لەلای هەمووان هەولێر تۆی هیوا و تۆی پەناگەمان هەولێر خۆشەویستی لەلای هەمووان هەولێر خۆشەویستی خۆنەویستی تۆ پێویستی هەولێر 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 سەری قەڵاتە بنی بەژێرە قەڵای مەردانە هەمیشە جوانە زۆر سپاس زۆر سپاس خود نشانده تنها جاره بانم کردی و خود حشرده آخر قلم وانا زمانك بهر وابي بۆ خۆت نیشانده تەنها جارێ بۆنم کردی و خۆت حەشەردە کە گوڵە بووی بۆ خۆت نیشانده ها جارێ بۆنم کردی و خۆت حەشەردە آخر گوڵم وانە بێ زەمانەش باروە بێ خۆ تێربوونم ناکردی لەسەر بووبووی بەدەر
وتير بون مناكردي لسر قلبي بداك آخ آخ خاطر وانا آخ آخ زمان باهر آخ آخ خاطر وانا آخ آخ زمان باهر جشني تازتان فيروز بخلشي خلاو منايا خلشي خلاو منايا بنجي دهو وزورنايا واسراي ديلم شارع واسراي ديلم شارع جشني تازتان فيروز بخلشي خلاو منايا خلشي خلاو منايا بنجي دهو وزورنايا واسراي ديلم شارع واسراي ديلم شارع جنا وقجران جيتك كلاوة جيتك كلاوة ججني شاري وزارية هولير من ورزاوة هولير من ورزاوة ججني شاري وزارية هولير من ورزاوة هولير من ورزاوة ججني تازتان في رجبي خلشي كلاو منارة خلشي كلاو منارة دنجي دهول زورنايا واسمعي ديلم شارع واسمعي ديلم شارع ججني تازتان في رجبي خلشي كلاو منارة خلشي كلاو منارة دنجي دهول زورنايا واسمعي ديلم شارع زور سپاس لا ما زۆر سپاس هەمیشە سەرکەوت و سەرفراز بن سەرکەوتن بۆ گەلی کورد و بۆ هەموو کوردستانیان هەر بشین زۆر سپاس ئامادەبوانی بەڕێز ئێستاش دەنجێک لە ئامەد و ماردین و زنجیرە چیاکانی ئاراراتەوە ئێوە و نازدار جزیری ئەو دەنگەی کە هەمیشە لە خۆشیەکان لە ئاهەنگەکان لە سەرکەوتنەکان بە قورجێشی زێڕین لەگەڵمان بەشدارە بفەرموو نازدار خان سلااف هەولێرە جوان هون تەبدە بخێر هاتنە سێریدا ئەس دخوازم بخێر هاتنەکە گەرم بکەم لە جەنابێ سەرۆک برێز مەسعود بەرزانی لە هەردوو جێگەرانەوێ برێز نێچیروان بەرزانی برێز مەسرور بەرزانی هون سەر سەرا و سەر چاوا هاتنە سەرکەفتن هەر لەوەتت گەلێک سپاس بشین میوانین عزیز هون تەبدە بخێر هاتنە کاندیدên عزیز هون تەبدە بخێر هاتنە ئەس ئیرۆ گەلێکێ بخۆشم کو لە پایتەختێ لە بەرامبەری هەوەمە دەنگێ me بۆ مەیە دەنگێ me بۆ لیستا پارتی 275 لەسەر سندوقا ئەم هەمووی هەفتوو ببینن هێوی دارم هون بۆ کورد و کوردستانê di xizmetê dabin بشی کورد بشی کوردستان زۆر سپاس هەر بشی بەلێ دەنگێ وە دەبێت بێت دەستێن وە چەپ 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 تەو
ركبن دي دي تي هالكن لگورانی برچکن خودن رکخن پیتن بوسوس کیو شیخانی سکبن دی دی رکبن دی دی تی هالکن لگورانی برچکن خودن رکخن پیتن بوسوس کیو شیخانی هلا 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 شرمينا والشاي للزيران وزماونده لدولو دشتو جاي عاطس ورا دسم بقرا شرمينا والشاي للزيران وزماونده لدولو دشتو جاي دورك كوتشان بقرن وسوس كيو شيخاني برچكن خودم ركخن بيتن وسوس كيو شيخاني Hadire loki germe havin hatu serme yar cuy zozana az yapca verime yar cuy zozana az yapca verime koçerim kunduvara digerim ditina tetir nabım her du çaba diçerim ditina tetir nabım her du çaba diçerim ام چالنج خوش بیرناکن برو میلیونو سنت کن جبو جناب سرو هر بشی هر بشین دنگی و بلند بی دنگی و زلال بی لیستا پارتی 275 لسر صندوقه دوی ام هب ببینن هر بشین بله لوی لوی کردستان جرگو دلی من کردان لوی لوی کردستان جرگو دلی من کردان لنادن به dünyayı گوری تبن روحو جان لنادن به dünyayı گوری تبن روحو جان جارێکی دیکە سڵاو گەلێک سپاس سڵاو لە هەولێر سڵاو لە پایتەختی کوردستان سڵاو لە شاری ئاشتی سڵاو لە شاری ئازادی خوازان سڵاو لە هەڵوێستان زەماوەری کوردستان سڵاو لە خۆراگریتان زەماوەری کوردستان هەمومان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ هاوار دەکەین بەڵێ بەڵێ بۆ بارزانی بەڵێ بۆ پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر سپاس زۆر بەخێر بێن سەرچاوی ئێمە هاتن بەرەو سەرکەوتنی لیستی 275 لیستی خوێنی شەهیدان